15 کچ و کوڕی شێخانن بەشداری خولی میکانیکی بۆ فێرکردن و ڕاهێنان لە بواری ئۆتۆمبیلیان کردووە. زۆربەیان دەرچووی پەیمانگا و زانکۆن بۆی دانەمەزراندنیانەوە لەلایەن حکوومەتەوە لە کەرتی تایبەت دەرفەتی کاریان پێدراوە. دووهەیڤە من دەورە وەرگرت سەر شولی بێزانینە شولی چاوانە قەتەعەت غەیارە سیارە يعني عامة أنا فيلكرين. از قالك شيفير بو مش تدريبي قالك خوش شغل بو ومسيهي في شولكر نظريا وعلميا يعني قالك فيربون. ڕێکخراوی UNDP بە هەمانجی لەگەڵ کۆمپانیایەکی کەرتی تایبەت هەفتەمین خولا بۆ فێرخوازان دەکاتەوە. تا ئێستا 85 کەس بەشداریان لە خولەکاندا کردووە و هەلی کاریان لە کەرتی تایبەت بۆ ڕەخساوە. ئەم کەسانە ڕۆژ بە ڕۆژ گەورە دەبن. واتە دەگەنە نانی خۆیان دەگەنە فێربوون لە کە چۆن خزمەتی خۆیان و کەسی خۆیان و وڵاتی خۆیان بکەن. کەرتی تایبەت دەتوانی هاوکارێکی باشی حکومەت بیتن. وەزیری پلاندانانی حکوومەت یاریمی کوردستان پشتیوانی حکوومەتی بۆ کەرتی تایبەت دووپات کردەوە و ڕایگەیاند کار لەسەر یاسایەک دەکەن لەگەڵ وەزارەتی کار و پەرلەمانی کوردستان سەرجەم ماف و ئیمتیازاتەکانی کەرتی گشتی کەرتی تایبەتیش بیگرێتەوە. هەموو ستاندەرە نێودەوڵەتیەکانمان خستۆتە ناو یاسایەکە کە بتوانین یاسای خانشینی کەرتی تایبەت بە شێوەیەک ڕێک بخەین هاوشێوەی کەرتی گشتی وا بکەین هەموو ئەو گەنج و لاوانەمان ئەوانەی چ دەرچووی کۆلیژ و پەیمانگاکانن یان دەرچووی پیشەیەکانن یان خاوەن پیشە و فێرخوازن وەکوی ئەوڕۆ کە باز دەکەین لەوانەیە زۆر بەشتان دەرچووی کۆلیژ و پەیمانگا بن و لەوانەشتانە فێرخواز و پیشەکار بیتن حەزی لە پیشەکەوی زیاتر ئەگە بتوانین کە لەو یاسایە هەموو هەوڵەکماندایە جێ بکەینەوە و پێم وایە لە پەرلەمانی کوردستانیش پشتگیرێکی باش دەکرێتن ئەو کاتە کەرتی تایبەت پشتگیرێکی تەواوتری دەبیتن خانشینی لە کەرتی تایبەت دەکرێتن. ئەو 15 کچ و کوڕەی بەشداربووی خولەکە ڕاستەوخۆ لەلایەن ژمارەیەک لە کۆمپانیەکانی کەرتی تایبەت چاوپێکەوتنیان لەگەڵ کراو دەرفەتی کاریان لەو کۆمپانیانە بۆ ڕەخسە. هەڵگورد ئەحمەد کورتساد نیوز هەولێر.